بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێیەکان سڵاوی خوای گەورەتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆشحاڵ و بەختەوەرین لە ئەڵقەی ئەمڕۆی بەرنامەی باس و خواز بە دیداری ئێوەی بەڕێز و خۆشەویست شاد دەبینەوە. لە باس و خواسی ئەمڕۆماندا باز لەوە دەکەین چۆن خۆمان بپارێزین لە تووڕەبوون. تووڕەبوون یەکێکە بەبارە سلبیەکەیە، یەکێکە لەو دیاردە ناشرینانە یا لەو سیفەتانەی کە لە لای بەشێک لە مرۆڤەکان هەیە. ئاینی پیرۆزی ئیسلام و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە چەندین فەرمودەدا هانی موسڵمانانیان داوە کە لە کاروباری دنیا و لە پەیوەندیە کۆمەڵایەتەکانی نێوان خۆیاندا خۆگر و ئارامگر بوون و زاڵ بن بەسەر خۆیاندا و بەهۆی تووڕەبوونەوە خۆیان و ماڵ و منداڵ و کۆمەڵگەکەیان تووشی پشێوی و نائارامی نەکەن. زانایانی بواری دەرونیش ڕای دەگەێنن ئەگەر مرۆڤ هەموو مرۆڤێک لە پێنج خولەکی سەرەتادا خۆگر بێ ئەوە هیچ کێشە و نائارامیەک لە کۆمەڵگەکاندا نامێنێ. بۆ قسەکردن لەسەر هۆکارەکانی تووڕەبوون، ئاسەوار و کاریگەریەکان چه ئاسەوار و کاریگەریە لە کۆمەڵگەدا بەجێ دەیەڵێ، جۆرەکانی تووڕەبوون کامانن و ئایا تووڕەبوونی دروست و جائیزمان هەیە یام هەموو تووڕەبوونێک خراپ و سلبیە؟ چۆن چارەسەری تووڕەبوون بکەین بەر لەوەی کە وەکو دەڵێ بتەقینەوە و تووڕەبوونەکە بەسەر خەڵکانی دیکەدا بڕێژین؟ فەزلی ئەو کەسانێک چییە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا کە بەرامبەر بە هەڵە و نەزانی کەسانی بەرامبەر خۆگر و ئارامگرن؟ بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عەبدولحەمید بەرزنجی زانای ئاینیم کردو. مامۆستاگیان زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوونت. سپاس بۆ بەڕێزیشتان. مامۆستا پێم خۆشە لە تعریف و پێناسەی تووڕەبوونەوە بە پێی شەرع و قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تووڕەبوون چ پێناسێکی بۆ دانراوە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله وسلم وبارك على سيدنا وحبيبنا محمد صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه وأمته أجمعين. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه اللهم آمين. سڵای خوای گەورە لە جەنابت و لە بینەرانی بەڕێز و خۆشەویست. بێگومان هەر تعریف و پێناسەیە کە دەکرێت بۆ مستەڵەح و زاراوەیەک دوو لایانی هەیە لە لوغە و هەروەها لە مستەڵەح و زاراوەدا کە بەکاردێ. وشەی تووڕەیی کە لە عەرەبیدا پێی ئەوترێ ئەلغەضەب لە ئەسڵی لوغەدا لە ئەلغەضبەوە هاتووە، یانی چۆنەڵەی الصخرة الصلبة بەردێکی ڕق تا ئەبێتە صیفەتێک لە ئینساندا کە ئەڵێن ڕەجولون غەضبان کەسێکی تووڕە، یعنی ئەو کەسە وەکو بەرد وایە، وەکو بەرد ڕقە هیچ شتێکەوە تەئسیری تێ ناکە. لە ئیسڵاح و زاراوەدا کە بەکار هاتووە ئاماژەیەکە ئیعازێکە کە ئەدرێ بە دڵی ئینسان، دڵی ئەکەوێتە پەلەپەل، ئاسەوارەکانی لە کار و کردەوەکانیدا ڕنگ ئەداتەوە، دەمارەکانی گرژ ئەبێ، حاڵەتێکی ئاسایی بەسەردا دێت، زۆر جار هەست و شعوری لای خۆی نامێنێ، ئەگاتە حاڵەتێک کەوای لێدێ ڕەنگە زۆر شت بڵێ یان زۆر شت بکات، دوایی کە پێی بوترێت تۆ بۆچی ئەو قسانە کریا، بۆچی ئاوات کرد، ئینکاری ئەکا، ئەڵێ من نەبووم، مشتی وام نەکردەوە، کاری وام ئەنجام نەداوە، ئەگاتە حاڵەتێکەوە هەست و شعوری لای نامێنێت. ئەمە لە مستەڵەح و زاراوەدا بەم شێوازە بڵێن لەو ساتەدا مرۆڤ بێ ئاگای، هەروەکو کەسێک کە هیچ ئاگای لە هەڵسوکەوت و زمان و تەسەڕوفاتەکانی تری نییە. زۆر جار دەکاتەوە حاڵەتە. زۆر باش. مامۆستا تووڕەبوون لە قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم چۆن چۆنی باسی لێوە کراوە؟ ئایا تووڕەبوون تەنها شتێکی سلبی و لۆمەکرا و سەرجەنشکراوە یان بە باری ئیجابیژە تووڕەبوونمان هەیە و پاشتر ئەچینە لای جۆرەکانی تووڕەبوون؟ بەڵێ طبعا هەموو کاتێک تووڕەبوون شتێکی خراپ نییە، هەموو کاتێکیش شتێکی چاک نییە. ڕەحمەتی خوا لە ئیمامی شافعی بێ کە ئەفەرمێ من استغضب ولم يغضب فهو حمار، کەسێکەوە تا ئەندازەیەکی زیاحەد تووڕە ئەکرێت. طبعا وەکو بەڕێزت ئاماژە پێدامە لە جۆرەکانیدا ئاماژەی پێ ئەەکەین. تووڕەبوونی وا هەیە، یعنی حاڵەتێکی تەبیعیە کە ئینسان شتێکە بینێت شتێکی ناشەرعی یا شتێکی ناڕەوا. ئینسانی وا هەیە ئەگەر تەبعی خەڵک باسین، کەسی وا هەیە بە بەسیترین شت تووڕە ئەبێت، ئەمە کەسێکی چاک نییە. ئینسانی واش هەیە هیچ کاتێ تووڕە نابێت،
يعني حەچیش تێ ببینی حەچێکی بەسەردا بە هیچ کاتێ تووڕەبوونی بەسەردا نایەت ئەمە ئەم ئینسانە با بەرەو زەلیلی بەرەو سەرشۆڕی یعنی هەموو شتێ قوبوڵەکات یعنی هەر قەد نەئی نییە ناڕەحەت نابێت بەڵام حاڵەتێکی وەسەط و ئیعتیدال هەیە کە ئەوەیە ئەوش کە لە هەموو بوارەکانی شەرعدا کە جەناب دەزانیت و بینەرانی بەڕێزیش کە خوا گەورە فەرمێ وەکەذالکە جعلناکم ئومەتە وەسەطا لە هەموو حاڵەتێکە ئینسان ئەو نێوەندی وەسەطیە بپارێزێ دیار ئەو وەسەطیەتش ئەوەیە کە وەکو بەڕێزت ئاماژە پێدا لە قورئان و فەرمودەیە بۆ ئێمە ڕوون کراوەتەوانێ کاتی ئینسان سنووری خوای گەورە ئەبەزێنێت خوای گەورە تووڕە ئەبێت هەروکو خوای گەورە سوبحانەهو وتعالە لە چەندەها شوێندا ئاماژەی پێکراوە و لە قورئانی پیرۆز خوا گەورە فەرمێ ولا تطغوا فيه فيحل عليكم غضبي لە سنوور و لەوەی کە ناوە دەرمەچن چونکە ئەگەر واتان کرد من لە ئێوە تووڕە ئەبم بە هەمان شێوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە جاری وەها بۆ شتێکی بینی و لە مخالەفەیەکی شەرعی لە شتێکە پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم تووڕە بووە داکی ئیمانداران عائیشە خوا لە ڕازی بێ فەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هیچ کاتێ بۆ خۆی تووڕە نەبووە بەڵام کاتێک کە بینیوێتی سنووری خوای گەورە شکێنراوە تووڕە بووە یان هەڵەیەکی بینیوە لە کەسێک پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم ڕاستی کردووەتەوە پێوگاتە لای پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم فەرمووی ئەی پێغەمبەری خوا من نوێژی بەیانیم تەرک کردووە وازم لێ هێناوە کە بچم بۆ مزگەوت و جەماعەت بکەم فەرمووی بۆ فەرمووی فڵانە کەس ئیمامەتمان بۆ ئەکا ئەوەنە پێ ئەچێت تا نوێژەکات کە نوێژەکە ئەوەنەی پێ ئەچێت تا سەلامەتداتەوە زۆری پێ ئەچێت بەڕاستی ئێمە جاری وایە کرێکاری ناڕەحەتی ناتوانین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام سەحابەکە ئەفەرمێ ئەوەندە تووڕە بوو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام زۆر لەسەر دڵی ناڕەحەت بوو تا وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئامۆژگاری ئەو کەسەی کرد کە فەرمووی کەسی واتان هەیە ئەبێتە هۆکاری فیتنە و ناڕەحەتی بۆ خەڵک چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام زانی ئەوە سنەت و هەدی و ڕێبازی پێغەمبەری خوا نییە عەلەیهی سەڵات وسەلام بەو شێوازە خەڵک ناڕەحەت بکرێ وەی پێغەمبەر سەڵات کە ئەو دیمەنەی بینی کەسێکە ئیمامەت دەکات بۆ خەڵک بەڵام بۆتە هۆکاری ناڕەحەتی ڕەنگە مامۆستا و ئیمامەکە ئیشی نەبێ بەڵام خەڵک ئیشی هەیە نەخۆشە هەیە کاری هەیە وەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەوەی بەلاوە شتێکی قوبوڵ کراو نەبوو بەڵێ مامۆستا تێگەشتین جۆرێک لە تووڕەبوونی ئیجابی و باشمانەیە کە بریتە لەوەی کە سنوورەکانی خوا ئەبەزێنرێ بۆ ئەمەش ئیسلامی پیرۆزە لەبێ کۆمەڵێ ئاداب و ڕێوشوێنی دانابێ بۆ کۆڵێ نابێ ئەم مرۆڤە لەو ئەگەرەشە ینی کۆمەڵێ شتی تر بەدوایە بێ یان کۆمەڵێ هەنگاوی نەشیاو بنێ ئەم ئادابانە چین کە بۆ من ئەبینین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە یەکێ لە خێزانەکانی لۆم یام غیبەتی یەکێ لە خێزانەکانی تری دەکات فەرمێ بەر ئەدەبێکی جوانەوە فەرمێ ئەم قسەیەتی هەندە ناشین و بۆ گەنەگە بیخەیتنە دەریاکانەوە بۆ گەنیەکە چۆن ئەم ئادابانە کامانەیە یام چۆن لە کاتی تووڕەبوونیشمان لەبەر خاتری خوا ئەو ئادابانە ڕەچاو بکەین بەڵێ هاوڵان کاتی باسی پێغەمبەری خواکان عەلەیهی سەڵات وسەلام کە تووڕە بوو ئەفەرمون تلون وجهه پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕووی ئەگۆڕا یعنی کەسێک کە پێغەمبەری خوا بینی عەلەیهی سەڵات وسەلام هەستیە کرد لە دیمەنێک یا هەڵوێسە یا مووقیفێ یا وتەیەک بێتاقەتە طبعا ئەو خاڵە زۆر گرنگە کە ئێمە ئەڵێن ئاخۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە مەشهەدێ یا لە مووقیفێ تووڕە بووە بزانی چۆن تووڕە بووە ئایا هەڵوێسی ئینسانی مسلمان لەو کاتەیە چۆن بێت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام یەکەم جار لە شێواز و ڕەنگوڕوویدا ڕەنگ ئەدایەوە ئەمجا کاتی هەڵێ ئەبینی لە خەڵکیەکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام نەی ئەشکانن بۆ نمونە ئەیانوت کۆمەڵێک بۆ ئاوان و تۆیە ئاوایان کردووە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەسەر مینبەرەکە ئامۆژگاری بۆ خەڵکیەکەی فەرموو ما بال أقوام يقولون كذا وكذا ما بال أقوام يفعلون كذا وكذا ئەوە چییە بیستومە کەسانێک هاتوون ئاوە و ئاوان وتووە خەڵک دەم شتێکی ئاوان بیستوە لەو ڕوانگەی و کەسی نەئەشکان ئەوەشی کە خۆی پێی ناخۆش بووە و زانیوێتی کارێکی نەشیاو کراوە بۆ شێوازە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕۆشنی کردوتەوە نەک ئینسان لە حاڵەتی تووڕەبوونی خۆیە ئێستا کەسی وا هەیە ئەڵێ من تەبعم وایە خوا تووڕە نەبم کە تووڕە بووم زەلامێکم لە بەرچاوکۆ بە حەیاتی ئیتر نایەتەوە بەرچاوم یا ئەڵێ من تووڕە بووم کوداری ئەڵێ دۆ دۆشاو تێکەڵەکەم یا من تووڕە بم ئیتر خراپەکەم یا خوا من تووڕە نەبم نە تۆ مسڵمانیت تۆ مسلمانی دەبێ بیزانی حتا لە حاڵەتێکشا کە ئەیبینیت زۆر پێت ناخۆشە ئەبێ بزانی هەڵوێستی تۆ چۆنە پیاوێک تالیبی عیلم بوو چۆ لا یەکێ لە گەورە زانانی سەلەف فەرمی هاتووم لە خزمەتی تۆ عیلم و زانە زۆرگرم ئەوش فەرمی وەڵڵاهی من چەند کەلیمەیەکت ئامۆژگاری ئەەکەم ئەوش ئەوەی ئیتەقی الله لە خوای پەروەردگار بترسە و خاوەنی سەبر و ئارامگری بە لە کاتی تووڕەبوونیشدا تووڕەبوونی خۆ بخۆرەوە.
فەمووی دەی باشە ئەی چی بخۆنی چی دەست پێکەین فەمووی تەواو تۆ جارێ ئەو نەبەسە فەمووی ئەی ئەو سێ کەلیمەیە وتی بەڵێ ئەفەمێ کە ڕۆژتەوانێ بەرەو ماڵ و دیارە ڕێگایەکی برەوە تا چۆتە لای ئەم شەیخ و زانە پایە بەرزە و کە ئەگەڕێتەوە نەڵێ نیوەڕۆیەکی گەرم بۆ حاڵەتێکیوە کە ڕۆژتە ماڵەوە شمشێرەکەی هەڵواسی و چووە خەریب بچێتە ژوور و تەماشا ئەکا کەسێک لە لای خێزانی خەوتووە لەو ژوورەدا ئەلە ئەوش خێرا گەڕایەوە شمشێرەکەی هەڵگرت و خەریب و بچێ ئەو کەسە بکوژێت دوایەتی باشە من ئەم مامەسە ئامۆژگاری کە دەموتی ئیتەقی الله لەخوا بترسە سەبر و ئارامیشت هەبێ خەریب و تووڕبی ڕقی خۆت بخۆرەوە دان بە خۆ تا بگرە ئەڵێ هاتەوانێت داینە هاتەوە ژوور تاوەکو سێ جار نەخەر گەڕایەوە غیرەت و شەهامەت و چی خۆی ئەڵێ وای لێ کرد هەر خەرێب و وەکۆ بڵێ کەسەکە بکوژێت ئەڵێ دوای ئەوە جاری سێم کە ڕۆیشتەوانێ کە بینێت تەماشاکە کەسەکە هەستا و یەکێک لە مەحرەمەکانی ئافرەتەکە کە برای بوو هاتبوو کە لەم چەند ڕۆژ ئەم لە سەفەر بووە هاتبوو بۆ ئەوەی لای خوشەکەی بێت دوای ئەوە ئەڵێ الحەمدولله بەڕاستی ئەم زانایە دەرسێکی زۆر گەورەی منی دادا کە بەڕاستی ژیانیش بریتێ لە خواترسان بریتێ لە سەبر و ئارامگرتن بریتێ لەوەی کە ئینسان شتێکی نەشاوە بینێت ئالەو کاتیا ڕقی خۆی بخواتەوە کەواتە ئینسانی موسڵمان شێوازێک لە ڕنگ و ڕوویە دەرەکەوێت شتێ بینێ پێی ناخۆشە بە نوسح و بە ئامۆژگاری ئەوەی کەوا ئەیەوێت دەری ئەبرێت نەک بە جوێندان نەک بەوەی کە ئینفعالێ بکە پەلاماری خەڵک باخر ئینسانی وا هەیە ئەگەر هەر پەلاماری کەسەکەبانی توانی دەرەقەتی ئەو بێ کابرایەکی ناوبژیوان بە یا کەسێکی ترێ بەسەر ئەوە هاوارەکە پەلاماری ئەو ئەدا ئەم ئەڵێ کاکە دانیشتە بۆ شەڕ ئەەکەی بۆچی تۆڕە بووی حەزا قسە بەو ئەڵێ تۆ قسە مەکە تۆ حەق چییە بەسەر ئەمەوە لەوانەیە پەلاماری کابرا جا لەبەر ئەو بەڕاستی ئینسانی موسڵمان وەکو ئەهلی علم باسییان کە دۆ سەبر جۆری زۆرە طبعاً هەر جۆرێک لە مووقفێک لە لایەنەکانی سەبر نامێکی تایبەتی خۆی هەیە خۆگرتنەوە لە کاتی تووڕەیی و ناڕەحەتیەکانە ئەمە هەر بەشێکە لە سەبر بەڵام قورئان ناوی ناوە کەظم الغەیظ چونکە ئەمە خوای گەورە سوبحانه وتعالى یەکێک لەو شتانی زۆر وەسی پێغەمبەری پێکا صلی الله علیه وسلم بریتێ لەمە چونکە ئەفەرمێ فبما رحمة من الله لنت لهم ئەوە ڕەحمەتی خوای ئەی محەممەد صلی الله علیه وسلم تۆ ئەو نەرمونیانی لەگەڵ ئەو خەڵکەدا ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك ئەگە کەسێکی دڵڕەق بوویتایە کەسێکی تووڕە بوویتایە لەگەڵ ئەو خەڵکەدا خەڵکی لە دەورت نەئەما و دەوروبەری تۆیان چۆڵە کرد چونکە عادەتەن خەڵکی ئەو کەسێ ئەو سیفەتە هەیە خۆشەویست نییە نە لە ناو خێزانی لە ناو کۆمەڵگە و مجتەمع لە ناو خزم و کەسوکار ئەڵە فڵانە کەسێکی زۆر تووڕەیە بەکەڵکی معاملە نایە بەکەڵکی دانیشتن نایە تۆ شتێکە بینی ئەو لە خۆی تووڕە بێت تۆ قسێکی ئەو لە خۆی تووڕە بێ ئەوەی خاتە سەر خۆی هەر لە خۆ خەڵک ئەمانە خۆشەویست نین خەڵک دوورە پەرێزی لێ ئەکات زۆر باشە مامۆستا پیاوێک دێتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سێ جار پێ فەرمێ ئامۆژگاری و ڕێنمایی بکە پێغەمبەری خوا هەر سێ جارەکە پێی دەفەرمێ تووڕە مەبە گرنگی تووڕە نەبوون کۆمەڵگەیەک تووڕەبوونی تێدا کەم بێ مرۆڤەکان تووڕەبوون تیانە بشارنەوە و پێغەمبەری خوا ئامۆژگاری ئەم پیاوە بە تووڕە نەبوون دەکا پێم خۆشە باسێ لەم فەرمودەیە بکەین و گرنگی تووڕە نەبوونیان کە لەبەر خاتری خوانیە و کۆمەڵێ مەترسی و ئاسەوار بەجێ دەهێڵێ چ گرنگیەکیە کە مرۆڤ تووڕە نەبێ جوانە طبعاً جۆرێک لە تووڕەبوون هەیە ئەوە دینەکە باسمان کە جۆرێک لە تووڕەبوون هەیە تووڕەبوونی دنیاییە ئەوە کە ئینسان لەبەر شەهوەت و ئارەزوو و نەفس و هەوا و تەماح و چاوچوونۆکی کۆمەڵێشتی تر تووڕەبوونێک حاڵەتێک شتێکی نەشیاوی بۆ دروستە بێ زۆر گرنگە ئینسان ئالەم حاڵەتەدا تووڕەبوونەکەی خۆی بخواتە و بیگرێتەوە وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام ئامۆژگاری هاوڵە بەڕێزەی کرد ئەم هاوڵە بەڕێزە ئەفەرمێ دوای ئەوە بیرم لەمە کردەوە باشە ئیسلام زۆر فراوانە من چوومە خزمەت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام وتم ئامۆژگاریم کە باشە بۆچی لەم هەموو ئامۆژگاریانە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام ئامۆژگاری منی کرد بەمە ئەفەرمێ بیرم کردەوە دوای ئەوە بۆم دەرکەوت کەوا یەجمع الشەڕ كله ئەمە قسەی هاوڵە بەڕێزەیە فەرمێ بۆم دەرکەوت تووڕەبوون هەموو شەڕ و خراپەیەک لە خۆیدا کۆ ئەکاتەوە پێچەوانەی ئەمە دان بە خۆداگرتن و ئارامگرتن سەرچاوەی خێر و چاکەیە بۆ ئینسان جا بەڕاستی هەروایشە ئەگەر ئێمە تەماشای قورئانی پیرۆز بکەین کە خوای گەورە سوبحانه وتعالى ستایشی ئەو کەسانە ئەکات کە لەو کاتەیە گەن حاڵەتێکی تووڕەبوون وئیذا ما غەضبوا هم یەغفرون
لەو کاتێک ئیتر تەواو تووڕە ئەبێت یعنی بێتاقە دەبێت زوڵمی لێ ئەکریا شتێکی نەشیاوی بەرامبەر ئەکرێ بۆ نمونە جاروە کەسێکی نزیکتە جاری وایە کەسێکی نزیکتە جاری وا هەیە کەسێکی هاوسێتە ئیتر تەبعی خەڵکی جیاوازە جاری وایە شتێکەکە بەدڵی تۆ نییە تۆک ئەو دیمەنە ئەبینی تووڕە ئەبی پێی بێتاقە دەبیت بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام پیاوێک پرسیاری لێ کرد فەرمووی یا ڕەسوول الله عەلەیهی سەڵاتو وسەلام حەزەکەم کارێکم پێ بڵێیت یودخیلونی الجەنە بمخاتە ناو بەهەشتەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام فەرمووی لا تەغضەب وەلەکە الجەنە فەرمووی تووڕە مەبە ئەوە ئیتر بەهەشت بۆ تۆیە چونکە ئینسان تەواو نەگاتە حاڵەتی تووڕەبوون بەڵام تووڕەبوونەکەی خۆی بخواتەوە یعنی ئەو کاتێک کە ئیتر دیمەنەکە ئەبینێ یا شتەکە ئەبیستێت ها جاری وا هەیە کەسێک شتێکە بیستێت ئەڵێ کەسێک ئاوا باسی تۆی کرد یا کەسێک ئاوای وت ئینسان جاوی لەو کاتە یەکسەر تووڕە ئەبێت بۆیە خوای گەورە سوبحانەهو وتعالە سێ ئایەتی لە سوورەی حوجورات نادۆتە خوار بۆ پێغەمبەر سەڵڵەهو عەلەیهی وسەلەم کە ئەم سوورەتە زۆرینەی زۆری ئایەتەکانی باسی ئاداب و ئەخلاق و پەروەردەی ئینسانی مسلمان ئەکات کۆمەڵێک هاتن مسلمان بوون دوای ئەوە پێغەمبەر سەڵڵەهو عەلەیهی وسەلەم وتیان ئێمە خوای گەورە چی لەسەر دانێن فەرمووی نوێژەکانتان بکەن دوای ئەوە خوای گەورە زەکاتی ماڵی لەسەر داناون ئەو شتان یەکێک بنێرە بۆی کە زەکاتی کۆ بکاتەوە ئەوەش لەناو خۆیانە قەبیلەکە پارە و زەکاتەوە مشتێکی خۆیان کۆ کردەوە ئەو ڕۆژە چاوەڕێوی ئەم نوێنەرەی پێغەمبەری خوا بوون عەلەیهی سەڵاتو وسەلام کە بڕوات ئەم پیاوەش لەبەرەوەی کاتی خۆی کێشە و شەڕێک بوو لە بینی ئەم و ئەوانە کە ڕۆی بینی ئەوان هەمویان کۆبوونەتەوە و چاوەڕێ ئەمەکەن ئەم بە پەلە گەڕایەوە لە نەزەری خۆیە وتی ئەمانە کۆبوونەتەوە من ئەکوژن و ئەمە ئەڵێ شەڕ بە کۆ نەقی نەکری ئەمە دیارە بە تەمای لە ناوبردنی منن گەڕانەوە بۆ لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام ئەم پیاوە وتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام ئەمانە کەی موسڵمانن ئەمانە مرتەد بوونەتەوە ئەمانە لە دین وەرگەڕاونەتەوە ئەمجا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام ئەو دیمەنەی زۆر پێ ناخۆش بوو تەمەن کە نوێنەری پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام گەڕا و دیار نەبوو ئەمجا ئەوان سەرکردەکەیان ڕێزا شەتەکەیان هاو بۆ لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام جا خوای گەورە ئەو ئاەتانی نادە خوار بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام يا أيها الذين آمنوا إن جاءكم فاسق بنبأ فتبينوا أن تصيبوا قوما بجهالة فتصبحوا على ما فعلتم نادمين إنسان زۆر جار تووشی نەدامەت و پەشێمانی و بێتاقەتی ئەبێ ئەڵێ خۆزگایە پەلەم نەکردایە خۆزگایە ئەو کاتەی ئەوەم بیست تحقیقم لەمە کردایە تووڕەبوونی خۆم بخواردایەتەوە سەبر و ئارامیم بگرتایە بۆی نەگەیشتمایەبەوە بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام یەکێ لەو سیفەتە زۆر گەورانە کە کەسێکی قیادی بووە کە لەگەڵ ئەوەیە خێزانی بووە منداڵی بووە خزم و کەسوکاری بووە قائیدی ئومەتێکیش بۆ لە هەموو لانێکەوە پەروەردەی ئەم خەڵکەی کردووە ئەم پیاوە دێ تەماشایەکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام هەڵی ئەسەنگێنێ جوانترین ئامۆژگاریەکە بۆیە پێ فەرمێ ئامۆژگاریم کە فەرمێ تووڕە مەبە تووڕەبوونی خۆت بخۆرەوە دوو جار سێ جار هەر ئەمەی پێڵێت زۆر باش مامۆستا باسمان لە تووڕەبوونیان کرد لەبەر خاتری خوای گەورە تووڕەبوونێکی تریش هەیە ئەبینرێ و ئەبیسترێ بەرامبەر بە خوای گەورە کاتێکە مرۆڤێک منداڵەکەی لە دەزەدا سیارەکەی لە حادیسەیەکە بەونە وەرەگەڕێ یان ماڵ و سەرۆت سامانەکەی لە دەزەدا بە زمانێکی دوور لە ئەدەب بە زمانێکی تونند و تیژانە وەکو ئەڵێ دژایەتی خواکە ناشکریەکە هەتا بێ ئەدەبی بەرامبەر بەخواکە ئایا ئەمەش هەر ناوی ئەنرێ تووڕەبوون و ئەم تووڕەبوونە کە بەرامبەر بەخوای گەورەیە چ جۆرە تووڕەبوونێکە و مرۆڤەکەی چۆن لۆمە و سەرزەنشت کراوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام لە فەرمودەیەکە فەرمێ ولا أحد أحب إليه المدح من الله هیچ کەسێ نییە بەقەر خوا ستایشکردنی پێخۆش بێت ولا أحد أحب إليه العذر من الله هیچ کەسێ نییە خوا بەقەدر خوا عوزرهێنانەوەی پێخۆش بێت کاتێ ئینسان هەڵەیەکەکە ئەڵێ خوایە من دان ئەنێم بە هەڵەکەی خۆمە خوا داوای لێبوردن لێ یەکەم وەکو سەلەف کە دوعانەکەن فەرموو ئیلاهەنا ما عەصەیناکە استیغفافا بعەظەمەتیک خوا ئێمە ئەم گوناهەمان کردووە نەبێ تۆ لە بەرچاو ئێمە کەم بی وەلاکین سەوەلت لەنا نفوسونا بەخوا خوا نەفسمان پێی کردین خوا ئەزانین چەندە خەجاڵەت و گوناهبارین لە بەردەم بارەگای تۆدا خوا عوزری زۆر پێخۆشە حەزەکە لە ناو بەندەکانی هەبێ و فەرمووی خوای گەورە ستایشکردنی پێخۆشە حەز ئەکات بەندەکانی ستایشی خوای پەروەردگار بکەن پێغەمبەر ساسم کە دوعایە کردی فەرموو یا ڕەبی خوایە ئەی پەروەردگاری زەوی و ئاسمانەکان ئەی خاوەندە سەڵات ئەی پاشا
ئەی ڕازی یعنی بەم سیفەتانە وەصفی خوای چونکە ئیزانی خوای گەورە ستایشکردنی پێخۆشە بەداخەوەکو بەڕێزت ئاماژەت پێدا ئێمە هەمانە عەکسی ئەمە ئەکا نەک ستایشی خوا ناکات چاکە و خێر و ئەمانە ناداتە پاڵخوا بەڵکو و نەهامەتی و ناڕەحەتی و کێشەکان ئەڵێ ئەو فڵان کەس و بۆ کوشت کۆر ئەیتر خوا لەسەری نووسی بووم بۆچی عەرەقە خۆی تەوانێ خوای گەورە پێی کردم بۆچی ئەوەت کرد ئەها لە خراپەکانە ئەیداتە پاڵ خوای پەروەردگار لەگەڵ ئەوە کە خوای گەورە سوبحانە و تەعالە ئەوەی پێ ناخۆشە چونکە خوای گەورە لە قورئانە لە چەندی شوێنە ئێمە فێری ئەدەبەکە لە خزمەت خۆیان کە دەڵێن صراط الذين أنعمت عليهم خوا ڕێنموویمان بکە بۆ سەر ئەو ڕێگای ئەوانەی کە تۆ هیدایەتت داون بەڵام ناڵێن غەیری الذي أغضبت ئەڵێن غەیری المەغضوب عليهم ئەوە نادەینە پاڵ خوای پەروەردگار ئەمە ئەدەبی ئینسانە لە بەرامبەر خوای پەروەردگار ئیبراهیم ئەفەرمێ وئیذا مەریضت کە من نەخۆش کەوتم ناڵێ کە تۆ نەخۆش خستم بەڵام بۆ شیفاکە فەرمێ فەهوە یەشفین یعنی قورئان ئەدەبی زۆر نیشانی ئینسانی مسلمانەدا کە بە ئەدەب بێ لە خزمەتی خوای پەروەردگارە حتا ئینسان ئەگاتە حاڵەتێک شتێکی زۆر ناڕەحەتی بەسەر دێت خوای گەورە فەرمێ عەسا ئەن تەکرەهوا شەیئا وهو خير لكم شتی وهەیە تۆ زۆرت پێ ناخۆشە ڕۆ جاری وهەیە تۆ ڕووی بۆ مەعرەزەکانە دوێ بچی سەیارەیە کڕی جارێ دوو جار سێ جار دە جارە ئەچیت بۆ ناکڕێ خێر لەوایە لەوانەی ئەو سیارە تۆ یەکەم ڕۆژ بکڕیا و تووشی حادیسە و تووشی شتێک بوویتایە خوای گەورە ئەزانێ خێر لەوەدایە بۆ تۆ مەڵێ باش شانس و بەختەکەی من بۆ وایە کەسی وا هەیە لەگەڵ پێی نایە ئەوێ خێرا سیارەیە گەباتەوە لەگەڵ خۆی خێرا بە ئاسانی بەدەستیەوە دێت یا من بۆچی بەشم لە ژیانە هەر ناخۆشی و هەر خەفەت و هەر بێتاقەتی و ئەوەتی لەم ژیانی دنیا خۆشم نەدیوە خوایە چیم کردەوە ئەمانە بەسەر من نایهێنی نەعوذ بالله ئەمانە هەمووی سوئی ئەدەبە زۆر جار خێزانەکەی هاوڕێکەی تووڕێ کردەوە کۆڵێ لە شوێنێک تر گەرم کراوە بەرامبەر بە کەسێک تر ئەڵێڕێژە لەو کاتا کە تووڕە بێ بەرامبەر بە هاوڕێکەی جورئەتێکی وای نییە کە بۆ تووڕە بێ یا دوو قسەی پێ بڵێ ناچارە ئاراستەی قسە و تووڕەبوونەکانی بەرەو خوا بنێرە ینی ئەمەش جۆرێکی دیکەیە کە لە نێو کۆمەڵگەی خۆمانە زۆر ئەیبینین قسەی بەڕێز زۆر تەواوە طبعا لە دوو لایەنەوە ئەوەی کە جەنابەت ئاماژەت پێدا کابرا جاو لەگەڵ کەسێکا کێشەی هەیە پەنا ئەگرین بە خوای پەروەردگار جاری وهەیە کوفرەکات نعوذ بالله کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمێ ئین الرەجولە لەیەتەکەلەم بالکەلیمە کەسی وا هەیە قسەیەکات بۆ نمونە قسەیەکی خێرەکات ئەم قسە خێرە نازانێ لای خوا چەنە گەورەیە بەهۆی ئەو قسە خێرە و خوا ئەیباتە ناو بەهەشت ئینسانی واش هەیە قسەیەکەکە لا یولقی لەها بالن هیچ گرنگی بەم قسەیە نادات بەڵام بەهۆی ئەو کەلیمەیەوە ڕق و تووڕەبوونی خوای گەورەی بۆ بەرجەستە ئەبێت و خوای گەورە فڕێ ئەداتە ناو دۆزەخ ئەفەرمووە سەلەف کە زۆر جار دوعا نەکرێت کە لە دوعاکانیان ئەوە بۆیان و خوایە پەنا ئەگرین بە تۆ لەوەی تووڕەبوونێکمان بێ بەسەرە قسەیە بکەین عیبادەت و کاروکردەوەی 50 ساڵمان بسووتێت پەناگری بە خوای پەروەردگار جایکی لەو کێشانە ئەوەیە کێشەیەکی تر بەڕاستی کە ئێمە لەناو واقعی ژیانی خەڵکان لەلایەنە کۆمەڵەتێکە و هەستی پێ ئەەکەین کەسێکە بۆ منە لە بازار معاملەیە کێشەیەکی هەیە لەگەڵ کەسێکە یا هەر جۆرە بەرکەوتنی لەگەڵ کەسێکە دێت بۆ نوقسانەیەکی خۆی کەموکورتیەکی خۆی یا پارە و دەستکەوت و مادەیەکی خۆی تەلاق بەکارەهێنێت جا ئاسەواری خراپی ئەمە خۆی تەلاق خوای گەورە دایناوە بۆ کێ بۆ کێشەی بینی ژن و مێرد ژن و پیا و کاتێکەوە بەیەکەوە ناگونجێن خوای گەورە چەند قۆناغێ باز دەکات مەلای گەورەی کوێ بە ڕەحمەت بێ ناوی لێناوە تەلاقی بازاڕی ئەنی هیچ پەیوەندیەکی بە سنووری خێزانەکە ڕەحمەتی خوا لێ بێت طبعا طلاق ناوی سورەتێکە لە قورئان و چەندەها ئاەت کە خوای گەورە باسیەکە دوای ئەو هەموو قۆناغانەی بین کێشەی بینی ژن و مێرد حەد نەگەشتنە نەتیجە و حەکەم لە بینی هەردووکیانە دانیش خزم و کەسوکە هەر نەگەشتن یەک تەلاقە درێ تا ماوەیەک چاوەڕێکە عیدەی بەسەر نەچێت لە یەک دوو مانگا دیسانەوە هێنێتەوە بەم ماوەگە هەر چارەی نەبوو تەلاق بۆ ئەمەیە کابرا لە بازار معاملەیەکی کردووە سێ بەسەر تەلاقە خوا فڵانە شدووە یعنی زۆر جار خێزانەکان ئافرەتەکان بەڕاستی باجی هەڵی مێردەکانی لەم لایەنەوە داوە ئەو لەگە کەسێکی ترا کێشەیەتی لەم لاوە خێزان و منداڵەکانی بەڕاستی بوونەتە تەضحیە و قوربانی زۆر باشە مامۆستا هەر سیفەتێکی تر بە لە چوارچەوەی خێزانە زۆر جار لەسەر سوێربوونی چێشتێک
لەسەرەوەی کە ئافرەتەی داما و کۆچکێک دەتاتە دەست مێردەکە یان بە پێچوانەوە دەست نوێژگرتنەوە و ئەمە کە زۆربەی عایلەکان پێوە ئەناڵێن یان بۆ منە پیاو لە دەرەوە ڕووی خۆشە بەرامبەر بە خەڵک چاوپۆشیەکە لە هەڵی خەڵک بەڵام لە ماڵەوە بۆتە جەلادێک و بە ئەنواعی شێوە تووڕە بێ ڕقی خۆی هەڵە ڕێژێ بەرامبەر بە خاو خێزانی خۆی پیاو چۆنە بێت لە نێو ماڵ و منداڵی خۆیان بە بەزەیی و میهرەبان بێ و لە چاوپۆشی لە هەڵەی خێزانەکەی بکە ئەو کۆڵێ 10 ساڵ چێشتی خۆش و بەتامی بۆ لێناو بۆچی بە ئێوارەیەکی چێشتێکی سوێریام کەم خوێ هەمووی بدا بەدەم ئاو هیچی لە بەرچاو نەمێنێ. جوانە. طبعا من لە وتاری جمعەش زۆر زار ئەم خاڵەی بەڕێزت ئاماژەی پێدا باسی ئەەکەم و داکۆکی لەسەر ئەەکەم کە ئێمە تێ بگەین مەسلەی خێزان و ژنومێردایەتی و دروستکردنی خێزان و ئەو پەیوەندیە بڕاستی کە خۆی گەورە فەرمی و ئەخەذنا منکم میثاقا غەلیظا ئەم پەیوەندی و پەیمانە پەیمانێکی زۆر توندە و زۆر قورسە و زۆر بەهێز و بەتینە. ئەگە تەماشای سیرە و ژیانی پێغەمبەری خوا بکەی عەلەیهی سەڵات وسەلام کە چەند خێزانێکی بووە و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ژیانی لەگەڵ کردوون بە شەو و بە ڕۆژ و ئەمانە دەفەرمون ما عاب رسول الله صلی الله عليه وسلم طعاما قط هیچ کات پێغەمبەر صلی الله عليه وسلم تانەی لە خواردن نەداوە ئین اشتهاه ئەکەلە حەزی لێ بوایە ئەی خوارد حەزی لێ نەبوایە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام نەی ئەوە دەستشکێ بە خێرنەیتەوە ئەوەکەی چێشتونانەکەی تۆ فێر ئەبی ئەم جۆرە سێغە و قسانی بەکار نەهێنە. خزمەتکردنی خێزانی خۆت و ژنی خۆت ئەمە سنەت و هەدی پێغەمبەر صلی الله عليه وسلم. خۆشەویستمان خۆی ئەفەرمێ ئیذا سەقە الرەجل امرأته الماء ئوجیر ئەگەر پیاو ئاویدا بە خێزانەکەی خوا بە ئەجر بۆی ئەنووسێت. مەسکەن و جێگای بووی دابینەکە خوا بە ئەجر بۆی ئەنووسێ. ئەو دیناری کەوا سەرفیەکە ئەنفەقتەه على ئەهلیک فەهوە لەکە سەدەقە ئەوەش خوای گەورە بە سەدەقە و بە چاکە بۆت ئەنووسێ. بۆیە بەڕاستی پەیوەندی بینی ژن و مێرد پەیوەندێکی زۆر بەهێزە پەیوەندێکی زۆر پتەوە. جایەکێک لەو بەسەرهاتانەی کە باسێکن و لاوانەیە هەمووشمان بیستە بێتمان بەڵام وەذەکر فإن الذیکرا تەنفع المؤمنین باوکی کە لەگەڵ خێزان و منداڵەکانیدا ئەنیشێت و نان و ماست و خواردنێکیان بۆ دائەنرێت کاتێک کە باوکەکە دەزەکات بە نان خواردن کولێرەکە هەڵ ئەگرێت تەماشاکە کولێرەکە سوتاوە ئەویش بە خێزانەکەی دەڵێت دەستخۆشی لێ ئەەکەم و یەخوا لەشت ساغ بێ ئەوە چۆن زانی من حەزم لێ کولێرە ئاوا بێت وا تۆ بەم شێوازە کردوتە ئافرەتەکەش مووقیفی پیاوەکەی زۆر بەلاوە جوانە بێت. دوای ئەوە کاتێ دوای چەند سەعاتی کاتی خەوتن و ئیسراحەت منداڵەکەی ئەڕواتە لای باوکی وەڵێ بابەگیان بەڕاستی ئەو دیمەنە کە ئێوارە بینم پێم سیر بوو هەر بەڕاست تۆ حەزت لە کولێرەیەکە کە وا سوتاو بێت ئەویش دەڵێ ناڕۆڵە گیان بەڵام بەڕاستی دایکت ڕۆژانە چەندی جار خزمەتی ئێمە ئەکا و بە هەموو شێوێک لە باڵەدا هەڵ ئەسۆڕێ بەیانی ئێمە هەڵ ناسێنە وەڵە سێ کولێرەمان بۆ حازر ئەکا ئەمجا چامان بۆ لێ ئەنێ ماسمان بۆ حازرەکە ئەمجا بانگمانەکە نیۆڕۆ هیلاکین دێنەوە خواردنمان بۆ حازرەکە ڕۆژانەم هەموو خوارد نەخۆشە ئەدا بە ئێمە خۆ ئەگەر کاتێکیش شتێکمان بینی بە دڵمان نەبوو نابێکەوە هەست و شعوری ئەو لەکەدار بکەین چونکە ئەو بەڕاستی بە ئێمە ماندووە ئێمە ئەبێت مووقفی ئەو ماندووبوونی ئەو بنرخێنین. ئەم باوکە دەرسێکی زۆر جوانی دادا بە منداڵەکەی و مووقفی خێزانەکەیشی کڕیەوە. ئافرەت چییە؟ ئافرەت حەزەکە تۆ باسی کەیت هەڵینیت دەستخۆشی لە پێلای منداڵەکان لە ماڵ باوکی لە ماڵ باوکی خۆت ستایشی بکەی بڵێ ئەو نەبەڕێزە ئەوە نەچاکە. حکمەتی لێستنەوەی پەنجە کە پێغەمبەری خوا بە سونەتی داناوە دوای خواردن هەر پەیوەندی بە ستایشکردن و بە چاکسەیکردنی خواردنی خێزانەکەی بێ. بەڵێ چونکە تۆ ئەگەر خواردنەکە بەهێنی نەیخۆی ژنەکە دڵی هینە بێڵێت خوا بە دڵە نییە ئەوە خۆش نییە وا نایخۆی بەڵام تۆ کاتێکە بەو شێوازە مامەڵی لەگەڵاکەی دوای ئەوە دەستخۆشی لێەکەی دوعای خێری لێکە بێ ئەڵێ ماندوو نەبیت بەڕاستی نانوشێ شتێکی جوان بوو یاخوا لەشی ساغ بێ یاخوا مانوو نەبی یاخوا خوای گەورە تۆمان بۆ بێڵێت ئیتر خۆ ئافرەت چی ئافرەت ئەم قسانەی پێخۆشە بەڵام کاکە ڕێزگان ئێمە لە ژیانی خۆمانە ئەبینین کەسی وا هەیە لەگەڵ لە ناو کۆمەڵگە و مجتەماعەکەی خۆیدا قسەی خۆشە نەرمونیانە
بەڵام لەگەڵ خێزان و منداڵەکانی خۆیدا بەو شێوە نییە. ئەوزا پێم خۆشە زیاتر لەسەر ئەو مەسەلەی دەست نوێژە لە کاتێکە شتێکی جیاوازی مەذهبیە لەوەچە فەرمودەیەکی سەریحی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و ئاەتێکی لەسەر نییە کە بە ڕاشکاوانە بۆ منە بەریەککەوتنی ژن و پیا ئەوە لە حاڵەتێکی سەرسفرا کە دوورە لە هیچ کۆبوونەوە وەکۆ لێ دروستبوونێک لە نێوان ژن و پیا و خۆیانە هیچی لەسەر نییە، بەڵام سەرەکە ئەبێتە فەرتەنە. هەر ئەوەندەی کە ئەم ژنە کەوچکێکەداتە دەست مێردەکەیان پەردا خێگاوی ئەداتە دەست ئیدی ئەبێتە شەڕ و فەرتەنە تەنها لەسەرەوەی کە ئەگەر دەستنوێژیش بگرێتەوە کردمان ئەم دەستنوێژگرتنەوەیش هەر ئەبێ بگیرێتەوە و فەرزە بگیرێتەوە 2 دقە 3 دقەی پێچێ. لەگەڵەوەشا کۆمەڵی خێری قیامەتیە کە گوناه وەرێنە و پاداشتی بۆ نووسێ. زۆر ڕاست. جا ئەوەی کە بەڕێزت ئاماژەت پێدا کە لە پێشتریش هەر ئاماژەمان کرد بەو خەڵکە بەو جۆرە کەسانە خۆزگە ئەو کەسە کە تووڕە ئەبێ لەو حاڵەتەیشە وەکو تووڕەبوونی مسلمان کە لە پێشەوە ئاماژەمان کرد ئینسان مسلمانگە تووڕە بوو چی بکا باشە نەک کەسی وایە 1000 قسەی سوکایەتی و ناشرین لە بەردەم کچەکەی لە بەردەم منداڵەکانی بەرامبەر بەم ئافرەتە بەڕێزە ئەڵێت لەسەر ئەوەی کەوا دەستی بەردەستی کەوتووە کە ئەمە دەستنوێژەکەی بڵێ دەستنوێژەکەی منشکانەوە کە دەستنوێژ لە حەقیقەتا بەوە ناشکێ پەرداخێک ئاوی ئەداتە دەستی یاک کەوچکێکی ئەداتی یا شتێکی ئەداتی یا پارێکی لێوەرەگری دەستی بەردەستی ئەکەوێت لەگەڵ ئەوەیە کە هەست و شعوری ئەم ئافرەتە برینانەکە باوەڕ کە من خەڵکم بینیەوە پرسیارم لێ کردووە کچەکەت بۆ شوو ناکا کوڕەکەت بۆ ژن ناهێنێ ئەڵێ مامۆستا لە دۆزەخ و جەحیمێکە ئەو منداڵانە ئێمە پەروەردە بووە ئافرەت کچەکە مەڵێ ئەگەر ژیان وابێ ئەگەر پیاوابێ و کۆباوکم من ئەو ژیانم ناوێت بە هەماشی و کوڕەکە ژەڵێ ئەوەندە شەڕ و هەرا و کێشە و نەهامەتی و ناڕەحەتیم بینیوە یعنی کاڵێ باسی ژنهێنان ئۆشتانە ئەکرێت یعنی حەزەر ئەکا ئەترسێت یعنی دایمە ئەو دیمەنانی دێتە بەرچاو کە لەسەر شتێکی بەسیط ئەم ئافرەتە بەڕێزە کە ئینسان ئەبێ قەدری بگرێت ئەبێ ڕێزی لێ بگرێت ئەبێ بە شێوازێکی جوان مامەڵەی لەگەڵدا بکات کە ئەمەوەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام دەیفەرموو ئیستەوصوا بالنساء خەیرا ژیانی تاوەکو کاتی سەرمەگی فەرموو ئامان ئامۆژگاریتان ئەەکەم نەسیحەتتان ئەەکەم بەوەی کە بالنساء خەیرا یعنی ئەی فەرموو چاکترینی ئێوە ئەوەیە بۆ خێزانەکەی چاک بێ خەڵکی نەئاگادار بن خەیرکم لئەهلی و ئەنە خۆشی فەرموو ئەخە من سەرمەشقم بۆ ئێوە ئەوە نییە بڵێ ئەخر خۆی چۆنە بەخەکی جەڵێتەوەی فەرموو و ئەنە خەیرکم لئەهلی ئێتە خۆ خێربوونە چییە کە پێ فەرموو من چاکترینم ئەوە بۆ کە لە ماڵی خۆیان جلێکی ئەدرا پێ خۆی ئەی دووریەوە پێداویستێکی بۆ خۆی جێبەجێ ئەکرد نعلەکانی ئەدرا خۆی پێی ئەسا چاکی ئەکرد شیری مەڕووماڵات و شروع ئەمانە خۆی ئەیدۆشی یعنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام زۆرێک لە ئیش و کارەکانی ژیانی خۆی پەیوەست و تایبەت بووایە بەخۆیەوە ئەیکرد ئەمەوەکو هاوکاری بۆ خێزانەکانی جا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام ڕێزی لێ ئەگرتن لە ناو مەجلیسە ئەو هەموو پیاوە بەڕێزەدا ئەنیشت لیانە پرسی یا ڕەسوول صلی الله عەلەیهی وسەلەم تۆ کێو لە هەموو کەس زیاتر خۆشەوێ دەیفەرموو عائیشە زۆر باش ئەگەر هەرێکی لە ئێمە لە بەرنامەی کیاوە پرسیارمان لێ بکەن یا لە بەرنامەیەک کەسێک بۆ مایکێکە بچێ بەدەمی بڵێ تۆ کێو لە هەموو کەس زیاتر خۆشەوێ ئێمە هەمووان ئەڵێن شوێنکەوتەی پێغەمبەرین لەقەد کان لەکم فی رەسوول الله صلی الله علیه وسلم ئوسوة حەسەنە ئایا ئێمە ئەو جورئەتەمان هەیە ئەو ڕێز و خۆشەویستیەمان هەیە لە خێزانی خۆمان لە ناو ماڵە باوکی خۆمان لە ناو ماڵە باوکی ئەوە زۆر گرنگە بەڕاستی ئافرەت پێویستی بەمە هەیە ئەمجا شتێکیشی کرد یعنی تۆ بەدڵن نەبوو لەو بارانە بەڕاستی ئینسان بەسەنگی فراوانەوە بەباز لە هۆکارەکانی تووڕەبوون هۆکارەکانی دروستبوون و سەرهەڵدانی تووڕەبوون لە ناخ و کەسایەتی مرۆڤدا لە چیەوە سەرچاوە دەگرن بەڵێ کۆمەڵێک هۆکار هەیەکێ لەوانە بریتیە لە کیبر و خۆبەزە زانین ئینسانی وا هەیە خۆی زۆر بە شتێکی گەورە ئەزانێت کەسێ بەسیترین شت بڵێت یا بکا یا هەڵوێسێ بنوێنێت ئیتر ئەم تووڕە ئەبێت وا ئەزانی ئەم کەسێکی وایە مەکانەتێکی وا هەیە یعنی جا ئەم کیبرە بۆ کەسێک بێت بۆ دەسەڵاتێک بێت بۆ بەرپرسێ بێت بۆ هەر کەسێ بێت حتا کیبر و هینەکەی زۆرتر بێت زەرەر و زیاتر ئەدا پەناگری بەخوای پەروەردگار چونکە تووڕەبوونی کەسێک تا کەسێکی تر فەرقی هەیە معاویە کوڕی ئەبوو سوفیان ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لەسەر بێت ڕۆژی ئامۆژگاری پیاوێکی کرد فەرمووی ئامان خۆت بپارێزێت لە تووڕەبوونی دەسەڵاتدارەکان چونکە تووڕەبوونی وەک تووڕەبوونی منداڵ وایە بەڵام تۆڵە سەندنی وەکو تۆڵە سەندنەوەی شێر وایە جا ئینسان ئەگەر کیبری بوو
ئەوە زۆر جاپەنا بەخوا بەرەو حاڵەتێک گەیبا ینی بەسیترین شت بێت تووڕە ئەبێ کە شایانی ئەوەش نییە چونکە مەکانەتی خۆی ئەوە بە گەورە ئەزانێ یعنی ئیلا ئەبێ هەموو کەسێ تەقدیری مەکانەت و پێگەوجێگە و هەموو شتێکی ئەو بکات خاڵێت لەوانە سوعبەتی لە ڕادەبەر و لە سنوور دەرچوون گاڵتەجاری گاڵتەکردن بە خەڵک ئەمە هو کاتێکە کەسی بەرامبەر تووڕە ئەکات و بەرەو حاڵەتی نەشیاوی ئەبات حاڵەتی نەشیاو بنوێنێ یا قسە بکاتیا لەو جۆرانە مجادلە زۆر جار مجادلە ڕق دروستەکات لە بینی خەڵکیە شتێکە تو ئەزانی ناگەیتە ئامانج لەگەڵ کەسەکەی بەرامبەرتە بەڵام ئەم حەل لەگەڵی ئەڵێ تاوای لێدە کابرا جاری وا هەیە تۆڕە ئەبێتتر ئەگە شتێکیشی لابێ ها جاری وا هەیە لەو کەناڵانە بەنامە هینیان هەیە دژبەیەکەکان کە دایانەنێن ئەجا لە هەنێ لە وڵاتانە هەیە هەشتی غەریب هەیە بۆ یەکتر هەڵەسن و ئەوە بەشێک لەوانە بریتێ لە مجادلە اینجا کەسی وا هەیە هەر بخۆی کە لە ڕق و عینادە یعنی وەکو ئەڵێ هەرچی تۆ پێ بڵێ ئەو وەری ناگرێ ئەمجا تۆ پێچەوانی ئەو بکە ئەو تووڕە ئەبێت ئەو هەڵەچێت ئینسانش ئەگەر بۆ خۆی کەسێکی کە لە ڕق و ئەو سیفەتەی هەبوو ئەوە زۆر جار پەنا بەخوا کەسێکی تووڕێ کەسی تەماع و چاوچنۆک ئەگەر ئینسان دڵی طبعا خۆشویستنی دنیا هەوڵدان بۆ ژیانی دنیا ئەمە شتێکی ترە بەڵام تەماع و چاوچنۆکی ئەمە شتێکی ترە ئینسان حەز و هیوا و ئاواتی بۆ ژیانی دنیا و دەستکەوتنی تەماع و مادە ئەم جۆرەشتانە وەکو دوعاکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم یەکێ لە دوعاکانی فەرموو ولا تجعل الدنيا أكبر همنا خوایە ئەوەمانە نەکەی هەموو خەم و خەفەت و بیرکردنەوەمە هەر بۆ دنیا بێت ئەو ئینسانانە دائیمە کەسێکی تووڕەیە بۆ شتەکەی بشکێ ئەو هەر تووڕا بێت پارەی پێ نەبێ ئەو هەر تووڕا چونکە ئیتر مادەکە لە ئەو دەوری هەیە ئەمە بەڕاستی هۆکارێکە خەڵکی بەرەو تووڕەبوون ئەبات جاری وا هەیە تۆ شتێک گەڵێی بۆ کەسێک بەرامبەرەکە و لێو تێناگات بەرامبەرەکە لێ تێناگات ئیتر ئەمیش تووڕە بێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام کاتی قسەیە کرد بۆ یەکێک ئەعادەها ثەلاثەن سێ جار دووبارەیە کردەوە سەلامیە کرد کابرای گوێ لێ نەبووە سەلام عەلەیک تا سێ جار کە قسەی شیەکە پێغەمبەر صلی الله علیه و سلم بە هەمان شێوە ئێستا کەسی وا هەیە دا لە بواری تەعلیم دابێت تۆ کەس هێشتی ئەدەوێ فێریکەی جارێ دوو جاری تر تێنەگەی تۆڕە بێ کابرا یەکسەر ئێکاکە خۆ تۆ شەر ئاوا فێر بوویت جا ئەمە یعنی بڕوا بۆ هەل لایەنێکی تر ئەمەش تەبعاً کەوتۆتەوە سەر تەبعی کەسەکان جاری وا هەیە کەسێ دوکاندارە بۆ نمونە ئافرەتێک دەڵێت خوا ئەوەم بۆ داناگریت وەڵڵاهی ئەوە نە حەجمێکی تر ئەوە نە زەلامی وا هەیە و تێتی سوێن بەخوا حسام کە دۆ لە دوکانێکە 17 جار ئەوەی پێداگرتۆتەوە دای ناوەتەوە کە اینجا هیچ نەیشیویستووە توێتی دەیکاکە گیان خوا بازار با بەخوا نامەوێ توێتی قەچێکە دادەگیان خوای گەورە دڵ و خۆشخەوە ئەوەی ئەدەوێت بە نسیبتی بکە دە ئینسانی وا هەیە دوو جار ئەوەی پێداگرێت لە دوکانەکەی کە بڵێت تەحەموڵ ناکە تۆڕە بێ ئەڵێ کاکەنەوە تۆ چی دەوێت شتکڕین وا بێ دەڵێ تۆ ینی جار لە هەموو بوارێکە کەسی وا هەیە جارێ دوو جار ئەوەی بەرامبەری بەدەمیەوە نەهادیا تێی نەگەیشت ئیتر خێرا تۆڕە ئەبێت جایەکی لە خواناسان کەسێکی بینی هینێکی بوو لەگەڵ کەسێکە باسێکیان هەبوو ئیتر ئەم زۆر تۆڕە بوو ئەم شتی کاکە گیان هەر کاتێ منازع و کێشە و لەگەڵ کەسێکە هەبوو تووڕەمە بەبراکەم کە تووڕە بوویت خەیاڵت لای خۆ نامێنێ حەواسەکانت هەمووی تێگەچێ ڕەنگی تێگەچێت ئەمجا ئاگال لای خۆت نامێنێ ئەو قسەی خۆی ئەکات تۆش ناتوانانی بەی شێوازێ پەیامەکەی خۆ بگەێنیت ئەمجا دو ئەوە کە هێمن بوویتەوە خەگەڵێەوە لەسەر چی بوو کوڕەڵێ وەڵای لەسەر ئەوە بوو ئێڵێ بۆ قسە و نەکرد کوڕەڵێ بە قورئان لەو کاتێ ئاگام لە خۆم نەمابوو ئێڵێ برا تۆ هێمن بە لەسەر خۆ بە هێواژەوە پەیامەکەی خۆ بگەێنە دوای ئەم جاڵێ خۆزگە ئەو قسەم پێ بووتایە خۆزگە ئەوان بووتایە دەی تۆ لە هێمن و هێواژ بوویتایە پەیامەکەی خۆشت دەگەیان قسەکەی خۆشت دەکرد بەڵام بۆی تووڕەبوونەکە هەمووی لەبیر چۆ ڕاستە هۆلاکۆش قسەیەکی هەیە ئەڵێ سەرکردە و پیاوی کارامە نابێت لە کاتی تووڕەبووندا تەمان سێ حاڵەت بازەکە یەکێ لەو حاڵەتانەوەیە کە نابێت لە کاتی تووڕەبووندا بڕیار بدا چونکە بڕیارێکی ناهۆشیارانە دا مامۆستا بە باز لە ئاسەوار و مەترسی و خراپیەکانی تووڕەبوون لەسەر خودی تاکەکە و خێزان و کۆمەڵگە و لە بۆ دنیا و بۆ قیامەت چ مەترسی و ئاسەوارێ بەجێ دەیەڵێ طبعا تووڕەبوون پەنا بەخوا نەکبەتی و نەهامەتی زۆری پێوەیە بۆ ژیانی ئینسان و بۆ دوا ڕۆژیشی
جارێ ئینسان بۆ خۆی کە کەسێکی تۆڕە بوو کەسێکە چێژ لە ژیان ناکە ینی ژیانی هەچەند بژی موت ئەو خۆشی لە ژیانی دنیا بەدی ناکات لەبەر ئەوەی دائیمە کەسێکە هەڵ ئەچێ لە بەرامبەر شتەکانە یعنی ناتوانێتەوە خۆی پێ کۆنتترۆل کرێت لەبەرەوە ناتوانێت بەرەنگاری ناڕەحەتی و ناخۆشیەکانی ژیان ببێتەوە لە ناو خێزان و کەسە نزیکەکانی خۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرموو إذا أراد الله بأهل بيت خيرا أدخل عليهم الرفق هەر خێزانێک خوا ویسی خێر و چاکەی پێ هەبێ نەرمونیانی ئەخاتە بەینیانەوە مناڵ بڵێ دایەک گیان بڵێ بابەک گیان برای گیان دادەک گیان دایک و باوکیش بۆ مناڵەکان بە نەرمی و بە هێواشی و بە لەسەرخۆیی و بەو شێوازە ژیان بکەن بەڵام ئەگەر کەسێکی توند و یعنی دائیم هەڵ ئەچوو کەسێکی تۆڕە بوو ئەوە پەنا بەخوا یعنی ژیان لە خێزان و خانەوادەکەی خۆشی تێگەدا کەسی وا هەیە ئەڵێ کە ڕۆشتەوە بۆ ماڵەوە ئەڵێ ئیتر تەواو ئەها کەس قسە ناکە هیلاکەم گوێم لە دەنگی کەسێ بێ ئاوا ئەکەم دەی باشە کەی ژیان ئەمەیە مەگەر کە خوای گەورە فەرمێ ومن ئایاته أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها ئەی کامەیە ئەو سوکنایی و دڵهێمنی و دڵ ئارامی کە ئەبێ لەناو ئەو خێزانەیە هەبێت ئەگەر وابێتەوە تۆ لە دەرەوە ناڕەحەت دەبێ بەشی خێزان و منداڵەکانت بۆ ئەو کەسە لەناو خێزان و خانەوادەکەی خۆیان خۆشەویست نییە حتا جاری وایە لەوانەیە ژنەکەی بڵێ ئەو کاتەمان خۆشەکە ئەو لە ماڵ نییە کەیەتەوانە ئیتر ئەوە نەئەڵێ هەر لە خۆوە تۆڕە ئەبێت ئەمە لە ناو خێزان و هینەکانی خۆشە لە ناو خزم و کەسوکاری خۆیان شتێک دێتە پێشەوە ئەیان نەوێت ڕاوێژ بە خزم و کەسوکار بکەن تخوا فڵانە کەس بانگ بکەن بۆ وەڵڵای بەکەکی ئەم مەجلیسانە نایەت ئەی برا تۆ ئێشتا هیچ نەوت ئەو لە خۆیەوە هەڵەچێت لە مەسەلەکە ناگات لە خۆی تووڕابێ ها مەکانەتی خۆی لە دەست داوە جایکی لە خوانەسانە فەرمێ ئینسان عەزیز و بەڕێزە حتا تووڕەبوونی خۆی دەرنەخات کەسی وا هەیە ئەڵێ بەڕاستی کەسێکی بەڕێز و چاکە لە مەشهەدێکا کە ئەیبینی تۆڕە ئەبێت ئەی پەنا بەخوا چی ئەکا دوێڵی بۆ خوای قەت لێم ڕانە ئەبینی ئەو کەسە ئاوا بێت کورە هەر بە کەڵکی ئەوە نایە تۆ بە باوەڕ کە مەگە سەلامی لێ بکەم لە دوورەوە ئەوە هەر بەکەشی ئەوە نایە لێ نزیک بیتەوە یعنی ئەو کەسە وای لێ دێت وەکو کەسێکی منبوذە وەکو کەسێک تەماشا ناکرێت کە مامەڵەی جوانی لەگەڵدا بکرێت کەسی وا هەیە سینە فراوانە دڵی فراوانە مامەڵەی جوان لەگەڵ خەڵکی ئەکات تحملی ناڕەحەتیەکانەکە المؤمن الذي يخالط الناس ويصبر على أذاهم خير من المؤمن الذي لا يخالط الناس ولا يصبر على أذاهم زۆر باش مامەسەیان چۆن ستایش و وەسفی ئەو کەسانە کراوە کە خۆگرن و تووڕەبوون و ڕقی خۆیان ئەخۆنەوە خوای گەورە سبحانه وتعالى یەکی لە پلە بەرزەکانی ئیماندار کە باسەکە پلەی متەقیە ئەوانی کە متەقین والله يحب المتقين والله مع المتقين خوا لەگەڵیانە خوا خواشیانەوێ خوای گەورە پشتیوانیان لێکە ئەمانە کێن ئەم متەقیانە ئەوانن کە خوای گەورە بەهەشتی بۆ ئامادە کردوون ئەوانەشی کە خوای گەورە بەهەشتی بۆ ئامادە کردوون کە ئەفەرمێ پەلە بکەن بۆ ئەو بەهەشتە لە صفاتەکانێکی لەوانە ئەفەرمێ والكاظمين الغيظ ئەوانەی کە ڕق و تووڕەیی خۆیان ئەخۆنەوە جا پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ هیچ جورعەیەک نییە کە ئینسان بخواتەوە و قوتی بات خۆشەویستتر بێ لای خوا وەکو جورعەی خواردنەوەی تۆڕەبوونی ئینسان کاتی کە تۆڕە ئەبێت قورسیشە مامەسا لەگەڵەوەدا زۆر ناڕەحەتە طبعاً ئەو پاداشە گەورانە ئێستا ئینسان لە ژیانی دنیا کە ژن ئەهێنێت ئەبێ مارەی بۆ بکات مامەسا کەمالەکە پێش ئەوەڵێت تۆ مارەی چی بۆ کراوە لە بەهەشتا مارەی حوڕولعین کە خوای گەورە دایناوی چێ لەوانە ئەوەیە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ من كظم غيظا وهو قادر کەسی ڕقی خۆی ئەخواتەوە توانایشی هەیە کەسی وا هەیە بێدەسەڵاتە کوڕەڵێ چی بکەم کوڕە جاخۆ قسەش کەم وەڵامە کابرا هەر ئەوەی ترم لێدا و حیج دەسەڵاتەکەم نییە بەسەریدا بەڵام ئەگەر توانای هەبێ پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ لە ڕۆژی قیامەتە خوای گەورە مخەیەری ئەکات لە حوڕولعین ئەوەی کە خۆی هەڵی بژێرێ یعنی ئەمە وەکو بەڕێزت ئاماژە پێدا بەڕاستی شتێکی قورسە لە ژیانی ئینساندا بەڵام چی ئینسان ئەبا بەرەو ئەم کە تۆڵە نەسێنیە و ڕقی خۆی بخواتەوە جارە کەسێکی مسلمانە ها شتێکت هەڵەیەکت بەرامبەرەکە کەسێکی نزیکتە
ئەمە تۆ ئەڵی لە پێناو ڕەزامەندی خوای پەروەردگار ها ئێمە ئەو هەموو هەڵەیەکەین ئینسانی وا هەیە تەماشاکە ژیانی 6 ساڵها خەریکی گوناه و تاوانە بەڵام خوا سبحانه وتعالى لێی ئەبورێت ئەوە نیە بڵێ خوای گەورە لێی تووڕە بێ و خێرا لە ناوی باوکی و چی پێ بکات دوای ئەوە جارە بێتە کەسێکی زۆر ساڵح و کەسێکی زۆر چاک جا خوای گەورە بەڵێنی داوە ئەفەرمێ ئین ڕەحمەتی سەبقەت غەضەبی خوای گەورە فەرمێ ڕەحمەت و سۆز و میرەبانی و بەزەی من پێش تووڕەبوونم کەوتووە ئینسانی وا هەیە پەنا بەخوا تووڕەبوونەکەی پێش ڕەحمەتەکەی کەوتووە جاری وا هەیە حتا بتوانێت تووڕە بێ ئەگەر زۆر یعنی تۆزێ خاوەنی ڕەحموشت بێ دوێڵێ ڕای داوای لەبر نەکەمنەوەی کە بەرامبەرم کردی بەڵام جارۆ کابرا سنوورەکەی تێپەڕانوە ها ئەوەنەی شەدوتووە بەڵام خۆ ئەمەش هەر چاکە ئینسان دانان بە هەڵەی خۆیە بەڵام ئەم سیفەتێک کە خوای گەورە فەرمێ ئین ڕەحمەتی سەبقەت غەضەبی ئینسانی ئیمانداریش دائیمە ڕەحمەتەکەی پێش تووڕەبوونەکەی بێ ئەگینا هەر ڕەحمی بێ چاکە ئەگەر تۆڕەش بوو دوای ئەوە داوای لەبردن کا لە کەسەکەی بەرامبەری زۆر باش مامۆستا ناوی تەوەرەکەمان چۆن خۆمان لە تووڕەبوون بپارێزین واتە چۆن چارەسەری ئەم دیاردە ناشرینە ئەم سیفەتە ناشرینەی کە پەیوەندی بە شتە مادی و دنیایەکانی خۆمانەوە هەیە چۆن خۆمان بپارێزین طبعا خاڵی یەکەم لەوانە بریتیە لە خۆڕاهێنان خۆپەروەردەکردنی ئینسان ینی حاڵەتی وهەیە دێتە ڕێ ئینسان یعنی کاتێ زانێ زۆر هێنە بێت دان بە خۆیان بگرێت ینی نەهێڵێ تووڕەبوونەکەی بەردەوام بێت و بەرەو حاڵەتێکی نەئاسایی و ناڕەحەتی ببات وەکو پێشتر باسمان کرد خەڵکی تەبعیان چەند جۆرێکە ئینسانی وا هەیە خێرا تووڕە ئەبێت بەڵام زۆر بە درەنگ و بە ناڕەحەت ئاشتە بێتەوە ئینسانی وا هەیە زۆرتر درەنگ تووڕە ئەبێت بەڵام زوو ئاشتە بێتەوە ئەم کەسە چاکە پیامبەر صلی الله علیه و ستایشێکی لە سەحابەکانی کە فەرمووی ئین فیکە لە خەسڵەتەین تۆ دوو سیفەتت تایە جا پیامبەر صلی الله علیه و سلم وەکو پێشتر ئاماژەمان پێدا لەگەڵ پێغەمبەراتی پیاوێ زۆر حەکیم و دانا بووە دایمە ستایشی هاوڵەکانی کردو دائیمە قەدری پلەپای ئەوانی زانیوە بە ئەشەجی کوڕی عەبدولقەیس فەرمووی تۆ پیاوێکی دوو سیفەتت تایە ئەو دوو سیفەتە خوا و پێغەمبەر خۆشیان دەوێت ئەو دوو سیفەتە چی الحلم والأنات بریتیە لە هێمنی و هێواشی و پش و درێژی و درەنگ تۆڕەبوون دان بەخۆ داگرتن وتیان یا ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم فڵانە کەس پیاوێ زۆر بەهێز و بەتوانایە هەر کەس بێ مصارعی لەگەڵکە ئەیکوتێ بە عەرزەوە بەهێز و بەتوانایە کەسێ زۆر بەڕاستی بەهێزە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ئینسانی بەهێز و بەتوانە ئەوە نییە بەهێز و بەتوانە ئەوەیە کە خۆی دەگرێت و هەوا ئەکا بەرامبەرەکەیشی وەکو بڵێ کۆنتڕۆڵ کات زاڵ ئەبێ بەسەر شەیطانەکەی خۆی شەیطانەکەی بەرامبەریشە ئەمە زۆر مهمە چونکە کە ئەو شتێکە بەرامبەرەکە تۆش تووڕە ئەبیت ئەو نەیتر تۆش ئەوەنەی تر بەڵام کە تۆ خۆ دەگرت و ئەکەی ئەویش نەکەوێتە هەڵەوە خۆش نەکەویتە هەڵەوە بۆیە فەرمووی لەیسە الشەدید بسرعة هێز و قووەت و توانە ئەوە نییە خەڵکی بکوتی بە زەویدا مامۆستا نەخشە و ڕێگاشی بۆ داناین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ ئەگەر تووڕەبوون بە پێوەبوون دانیشن ئەگەر دانیشتبوون ئەوە پاڵکەون و ئەمە دەستنوێژ بگرە کوردیش قسەیەکی ئەڵێ ئەگەر تووڕەبووی ئاوی سارد بخۆرەوە شەیطان لە ئاگر دروست کراوە گەرم دەکا ئاگریش بە ئاوە کوژێتەوە بڕۆ ئاو بخۆرەوە خۆت فێنک کەرەوە یا پەنا بگرە بەخوای پەروەردگار دوعا زۆر مهمە دوو پیا و دەنگەدەنگیان بوو یەستەبەن گوێنیانەدا بە یەک و قس پیامبەر صلی الله علیه و سلم بەیەکی لە سەحابەکانی فەرموو ئەمە ئەگەر یەک کەلیمە بڵێ ئیتر تووڕەی و هینەکەی نامێنێ بڵێ ئەعوذ بالله من الشیطان الرجیم جاوی چوو بە پیاوەکەی و دوتی پیامبەر صلی الله علیه و سلم ئاوا فەرمێ ئەڵێ کابرا تووڕە بوو چۆن ئاخر کەسی وا هەیە ئەڵێ کورە کاکە گیان لەسەر خۆ بە براکەم هێواش بە بەسە تۆ هاوارەکە وەقیڕێنێ وتیەوە تۆ من بە شێ دەزانیت بە منەڵێ ئەعوذ بالله من الشیطان الرجیم کە ئیتر چی بکە ینی کابرا یەکەمەوە کاری خۆ بە گەورە زانینەکە بوو کە جەنابەت باس بەڵێ خۆی بە گەورە زانی کابرا خۆی بەوە زانیت ینی کەسێک شانی ئەوە نییە بۆ منە خەڵک نەسیحەتی کە پەنا بگرێ بە خوای پەروەردگار و پیامبەر صلی الله علیه و سلم لە دوعاکانیشەوە بکەی فەرموو خوایە ئەسئەلوکە الحەق فی الغضب والرضا أسألك كلمة الحق في الغضب والرضا فمو خوا دعوات لي أكم دائما لسر حق الراسي بمهي الله دوا لكاتي تربون بطاقتي لكاتي آسايشة يعني إنسان بنا بقري بخواي بروقال للشيطان والدعاء بكال لخواي بروقال بباريته وتبارك وتعالى أوهم مجدى خوشانی کە لە قورئان هاتوو لە فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم هاتووە صبر بگرێت دان بەخۆی دا بگرێت ادفع بالتي هي احسن
ابن عباس فەرمی ئەمە بریتە لە سەبرگرتن لەگەڵ عەفوکردن لە کاتی هێز و قووەت و توانای خۆتە. زۆر باش مامۆستایان خی گەورە پاداشتی بەخێر بداتەوە وا دیارە کاتی بەرنامەکەمان تەواو بوو پێم خۆش بوو زیاتر لەسەر ئەم بابەتە بڕۆین بەڵام بەداخەوە کاتمان زۆر سپاس و خی گەورە پاداشتی بەخێر بداتەوە. بینەرانی بەڕێز زۆر سپاس بۆ ئێوەش کە تا ئەم ساتە بینەری بەرنامەکەمون تا بەیگەیشتنەوەیکی تر بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ.